إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ذنوبنا، تقبل منا أقوالنا وأعمالنا، وتوفنا وأنت راض عنا يا رب العالمين، وأعنا يا الله. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. أجرنا معروفی کەرخی کە معروفە کە نحسب كذلك کە لە ئەولای خۆی پەروەردگار و پیا و ساڵحێکی گەورە بووە و قودوەیەکی گەورە بووە لە ڕووی تەزکیە و تەربیە و ئیمان و عیبادەت و بەرەو خواچوون و ئەخلاق بەرزی و ڕووکردنە خۆی پەروەردگار. کەنە چۆن ئاوا حیاتی خۆت لەگەڵ خۆی پەروەردگارە ڕێگەی سەلاحت هەڵبژاردووە و خۆی پەروەردگار يعني أما كانت هي ببخشيوي بمعناه كتير شون رجي صالح بون قلت تبر دارا أمن نظري خلق بران بربأم كتشون تو لقل خوي پروردگارا هول الداوك عبديكي صالح بي وخوي پروردگارش طبعا ناو كل بيشانگو بيشوايك وقدويك بخلقي. فرمي بنصيحتي ابن السماك بإيش كردن بنصيحتي ابن السماك رحمة خوي پروردگار لهم يعني كان شون فرمي جاري كان من بكوفاية تيبريم باني عصري دا وتنباب شنو مزقوت نيوش بكم الله كان يجي عصر مكرت ابن السماك دعي أسكار كان هلصا دشويني درزو محاضرة بو خلق قسبك بعدانيشم قال أم بياو برزوج بقرم مثلا شي عليه مثل دارا سلفو بيشيناني أمتش حريص بون لهرشنا مجلسيكي خير بو بمشاركي تابن شو وكزور معلومي جناب تانا مجالسي خير سببك بولي خوشبوني خوي پروردگار دا بزيني ملايكات برز بنوي ملايكات بولاي خوي پروردگار كخوي پروردگار بسيارين لك خوي أعلم ترى خوي پروردگار بهموش يشار زايا كعبد كان بخليكي چنوانش باسي بوكن كو عبداني خليكي يعني باسي خوي پروردگار وسنة خوي پروردگار وحمدي خوي پروردگار تا كوتاهي خوي پروردگاريش أنا كان بشاهد كم من لو عبدان خوش بو أفرمي ابن السماك لدوي نرجكا أسكار وشتغان خوينرا شو محاضرة يكوت لمحاضرة فرموي من كان مع الله تارة وتارة كان الله معه تارة وتارة. جهر كسي لقل خواي پروردگار بهند جار وهند جار لقل خواي پروردگار النبي هند جار إطاعي خواي پروردگار بكا وهند جار مخالفي أمري خواي پروردگار بكا هند جار رول خواي پروردگار به هند جار رول خواي پروردگار نبي أو كان الله معه تارة وتارة. خواي پروردگار هند جار لقل يابي وموفقيك وهند جار لقل ينابي وموفقيناك كفرق زورة كابرا شخصي كا تواورو لخوي پروردگار بيه والشخصي كيش هند جار تاوانك وهند جار طاعتك خوي بالتواوتي وخوي پروردگار يكلا نكردوتوا بالتواو هولان واستعداد وخو آمده كردن نبي بوغشتن بلقاء خوي پروردگار. فرمي ويك لقل خوي پروردگار بيه هند جار وهند جار لقل خوي پروردگار نبي خوي پروردگار هند جار لقل يبي وهند جار لقل يا نابي. ومن أعرض عن الله أعرض الله عنه. هر کسی کهش پشت لخوای پروردگار بکا خوای پروردگاریش پشت لیکا إعراض يكا. ومن أقبل على الله تعالى بكليته أو بكامله أو بكامليش روك هذا خوي پروردگار أصل لجيانيا بدواي رازي كردني خوي پروردگار به بيقولي أو قرآن والسنتي كخوي پروردگار هناردويتي بيقولي شرعي خوي پروردگار عباداته ومعاملاته أخلاقه هرسوكوته تعاملي لقل مال ونار ودراوسي لمزقوته لبازار ولا همو جيغا وشونا كان جياني بالتواوتير لخوي پروردگار به خوي پروردگار بكامل رحمتي خوي رويتيك عليه أم قسي ككرد فأدهشني كلامه سرسان بون بخسكي
قسەکانی سکرد بە سێ بەشەوە. بەشێکیان ئەوەی کە هەندێک جار لەگەڵ خۆی پەروەردگار و هەندێک جار لەگەڵ خۆی پەروەردگار نییە، خۆی پەروەردگار هەندێک جار لەگەڵێتی و هەندێک جار خۆی پەروەردگار لەگەڵیان نابێ، هەندێک جار موفەقێکە و هەندێک جار موفەقی ناکە. ئەوەشی پشت لە خۆی پەروەردگارەکە، خۆی پەروەردگار پشتی لێکە. ئەوەشی بە کاملی ڕووەکاتە خۆی پەروەردگار، ئەو خۆی پەروەردگار بە کامل ڕەحمی خۆی ڕەحم بۆ عەبداکە. ئەڵێ ئەم قسە سەرسامی کردم فەئەدهەشەنی کەلامه، ئەڵێ بڕیاریشمدا ینی خوا ئەگەن بە ئیزنی تۆ من لەئەفوزەنە بئەعلاها، بە ئیزنی تۆ براوە ئەبم بە بەرزترین مرتبەیان، کە بەرزترین مرتبەیان ئەوەیە کە ئینسان بە تەواوەتی ڕوو لە خۆی پەروەردگار بێ. خۆی پەروەردگار داوای هەر چیم لێ بکە ئەمری خۆی پەروەردگار، شوێنی ئەمری خۆی پەروەردگار بکەوم، شوێنی ڕەزای خۆی پەروەردگار بکەوم، لە هەموو قەزەیە کە بزان شەرعی خۆی پەروەردگار چۆنە من وا بم. ئەڵێ بڕیارمدا ئەمە بکەم، ئەمەشم کردە بەرنامەی ژیانی خۆم بە ئیزنی خۆی پەروەردگار. خۆی پەروەردگاریش بە تەواو فراوانی ڕەحمی خۆی بەر تا ڕەحمی پێکردم. ئەو خۆی پەروەردگار ڕێگی عیلمی بۆ ئاسان کرد، ڕێگی عیبادەتی بۆ ئاسان کرد، سەربەرزی کرد، دڵی فراوان کرد، ئەخلاقی جوان کرد، ئیخلاسی زیاد کرد، سدقی پێبەخشی، خۆشەویستی لای خۆی پەروەردگار و نەحسەبو کەذالک لای خەڵک خۆی پەروەردگار پێی بەخشی، کردی پێشەنگ و پێشەوایەک بۆ ئومەت. خۆی پەروەردگار بە فراوانی ڕەحمی خۆی ئەڵێ لەگەڵما تەعاملی کرد. ئەم چیرۆکە دەرز و پند و عیبرەتی زۆر تایە. ئێمە ئەگەر ڕوو لە خوا بین، طبعاً لەوە چێ خەڵکێک بڵێ ئەخە خۆ ئینسان هەر تووشی هەڵا ئەبێ، و لە مەرجی ئەولیای خۆی پەروەردگاریش ئەوە نییە کە ئینسان لە ژیانی هەڵە نەکە و لە ژیانی تاوان نەکە، ئەو پێغەمبەران بەس مەعسوومن. بەڵام ئەسڵ لە ژیانی عەبدا ئەبێ وابێ سنوورەکانی خۆی پەروەردگار بپارێزێ. ئەسڵ لە ژیانی عەبدا بێ متەقی بێ، خۆی بپارێزێ لە هەموو تاوانێک، هەموو فەرزەکان ئەنجام بدە، ئەوەی خۆی پەروەردگار ئەمری کردو فەرمانی کردێ جێبەجێ بکە، ئەوەی تاوان و مەعسیەتە خۆی لێ بەدوور بگری. ئەگەر لە غەفڵەتێکە، لە حاڵەتێکە شێتان زەفەری برد و تووشی تاوانێکی کردی، یەکسەر ئەبێ فەورەن بگەڕێتە سەر ئەسڵەکەی خۆت و تەوبە لەو تاوانە بکەی، کە ئەسڵەکەی خۆت کە ئینسانێکی متەقیت و ئاگات لە سنوورەکانی خۆی پەروەردگار و ڕەزای خۆی پەروەردگار. ئەم زۆر مهمە. ئەگەر ئینسان وا تەعاملی کرد کە دائیم ئاگای لە خۆی بێ، ئەوە خۆی پەروەردگار هەر لەم دنیا بەختەوەریەکە، هەر لەم دنیا ئینشیراحی سەدر و دڵی پڕ لە ئاسوودەی و بەختەوەری ئەبێ. پێش قیامەت خۆی پەروەردگار فەرمێت من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. هەر کەسێ عملی صالح بکە، ژن بێیان پیاو و ئیماندار بێ، هەر لەم ژیانە فلنحيينه حياة طيبة، هەر لەم ژیانە ژیانی خۆشەکەین، هەر لەم ژیانە خۆی پەروەردگار ژیانی خۆشەکەین و بە جوانترینی شێوازیش لە ڕۆژی قیامەت ئەجر و پاداشتی ئەدەینەوە. جا ئەمە زۆر مهمە. وەکو خۆی پەروەردگار فەرمێت وأنستغفروا ربكم ثم توبوا إليه، داوای لێ خۆشبوون لە خۆی پەروەردگار بکەن لەو ژیانەی ڕابردووتان و بگەڕێنەوە لای خۆی پەروەردگار لەوەی کە ماوە لە ژیانتان. وەکو هەندێک مفەسیرین بەو شێوە تەفسیریان کردووە. وأنستغفروا ربكم، داوای لێ خۆشبوون بکەن، تەوبە بکەن لەوەی کە ڕابردووە و ثم توبوا، لەوەیشی کە ماوە بگەڕێنەوە لای خۆی پەروەردگار. وأنستغفروا ربكم ثم توبوا إليه يمتعكم متاعا حسنا، ژیانێکی خۆش، مەتاعێکی حەسەن. زانایان فەرموون ژیان خۆشیەکەشی بە حەسەن وەصف کردووە، بۆیە کە فەرموویانە عەزەتێکتان پێبەخشم ذلەتی لەگەڵا نەبێ، نعمەتێکتان پێبەخشم شەقاوەتی لەگەڵا نەبێ، یعنی نعمەتێکتان پێبەخشم تاڵی لەگەڵا نەبێ، بەختەوەریەکتان پێبەخشم بەدبەختی لەگەڵا نەبێ، سەربەرزیەکتان پێبەخشم ذلەتی لەگەڵا نەبێ. ئەمە تاکەی خۆی فەرمێت ومتعكم متاعا حسنا إلى أجل مسمى، حتى مردن، ئەی لە دوای مردنیش ئەوە
ڕەحمی فراوانی خۆی پەروەردگار ئاخرەتیش خێرترە بۆ عەبدی بۆ ئیماندار. کەواتە ئەم وەسیەتە کە ئینسان وا بژێ کەواتە متەقیەژی کە متەقیش بژێ حەچی ئاەتەکانی قورئان تەماشا بکەن، حەچی بەختەوەری هەیە لە دنیا و قیامەت خۆی پەروەردگار پێوەستی کرا بە تەقواوە. بۆیە کە ئینسان لەم ژیانە بە متەقیانە بژی خۆی پەروەردگار فەرمووی ومن يتق الله يجعل له من أمره يسرا. خۆی پەروەردگار هەموو کارێکی بۆ ئاسانەکە. ومن يتق الله يجعل له مخرجا. لە هەموو تەنگێکی دنیا خۆی پەروەردگار مەخرەجێکی بۆ ئەکاتەوە. ويرزقه من حيث لا يحتسب. ڕزقی وات بۆ دێن لە حوسبان و بیری تۆیان نییە. واتقوا الله يعلمكم الله. خۆی پەروەردگار فێرتانەکە. إن تتقوا الله يجعل لكم فرقانا. قال خۆی پەروەردگار درستن خۆی پەروەردگار فرقانتان پێ بەخشم. بۆیە کە بەرژەوەندی چی خێری دنیا و قیامەتانە جایکەن و لەوەی کە لە زەرەرتانە و ڕێگەی خێرەگرن. ئەگەر تەقوای خۆی پەروەردگار بکەن ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. بركات أرز وآسمانتان بۆ ئەبارێن خۆی پەروەردگار ئەفەرمێ يا أيها الذين آمنوا لا يضركم كيدهم. أفرميت إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة. أجر خراپێکشتان توش بێ وان دڵیان پێ خۆش بێ وإن تصبروا وتتقوا. ئەگەر صبر و تەقوا بکەن لا يضركم كيدهم شيئا. فرۆفێڵی ئەوان خۆی پەروەردگار لە فرۆفێری دوژمنانیش ئەتان پارێزێ. کەواتە ئەگەر ئینسان فێری تەقوا بێ بە دووشیش ئینسان فێری تەقوا بێ خۆی پەروەردگار وەصفی متەقیک ئەولیای خۆی کردووە کە ئەفەرمێت ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە وەلی خۆی پەروەردگارن دۆستی خۆی پەروەردگارن عەبدی صالح و صادقی خۆی پەروەردگارن ئەولیای خۆی پەروەردگار نەترسیان لەسەرە نەخەوف نەدڵتەنگ ئەبن نەدڵتەنگیان لەسەرە و نەترسیان لەسەرە. خۆی پەروەردگار ئەم دوو شتەی هەڵگرتووە. ئەمانە کێن؟ الذين آمنوا وكانوا يتقون. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. بإيمان والتقوى أبي بولي خواي پروردگار. كإنسان بو بولي خواي پروردگار خواي پروردگار دعاي قبولك پنا بقريت خواي پروردگار خواي پناي أدا. أو أحاديثانا كالباسي أن جايك دجايتي ولي خواي پروردگار دجايتي أكا. يعني دجايتي أكا لقال أو كسيك دجايتي وليك لولي كان خواي پروردگار مكانتك زوزو برزا بچي أبي بولي. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. نەدڵتەنگی و نەترسیان لەسەرە ئەمانیان پێ بەخشێ خۆی پەروەردگار کێن ئەوانە الذين آمنوا وكانوا يتقون. بۆ ابن تيمية فەرمێت من كان مؤمنا تقيا كان لله وليا. هەر کەسێ ئیماندارێکی متەقی بێ خۆی بپارێزێ لە تاوان و خراپەکاری فەرز و ئەوانەی خۆی پەروەردگار جێبەجێ بکە ئەوە ولی خۆی پەروەردگارە. من كان مؤمنا تقيا كان لله وليا. جا ئەو وەسیەتەی معروفی کەرخی کە ئەفەرمێت من بوصيتك ابن سمان خواي پروردگار موفقي كردم كأفرميت هر كسي رو لخواي پروردگار بكاملي بظاهر وباطني وجياني لسر او بدوي رضاي خواي پروردگار بقرر تقواي هبه خواي پروردگار بفراواني رحمي خوي تعاملي لقلاك وام سربرزي دنيا وقيامتك ولا امور دين ودنيا خواي پروردگار موفقك خواي پروردگار موفق من كابو امور دين ودنيا من كاتلم دنيا در ما خوي ما دي راضي به. وصلى الله على محمد وعلى اله وصحبه اجمعين.